ئای کە دڵخۆشکەرە كل يوم هو في شأن. پەروەردگار هەموو سات و کاتێک لە کاروبار بەڕێکردنی ئەم گردون و ئەم خەڵکەدایە. کەواتە دڵت بەم ئاەتە قورئانیە زۆر خۆش بێ. ئەگەر شەو خەمت هەبوو چاوەڕێی بەیانیەکی پرشنگدار بکە. ئەگەر ڕۆژ خەمت هەبوو چاوەڕێ بە شەو بارودۆخەکە بسوڕێ و خوای گەورە دەرگای ڕەحمەتت لێ بکاتەوە. دڵنیا بە زاڵم لە ناو دەچێ عافواتێک دەدرێ تۆ لەو بەرپەتی سێدارەیە لەو دی و شیشی زیندانە تاریکەکانەوە خوای گەورە ڕزگارت دەکا. ئەوە ئەو ساڵی ڕابردوو 2024 لە کۆتاییەکەیدا بەڕێزان بە هەزارەها زیندانی کە ناومێد بوون لە ژیان تەنها خوای پەروەردگار و بارودۆخەکانی گۆڕی ڕزگاری کردن. لە عەقڵی هیچ بەشەرێکان نەبوو ئەوە لە ماوەی چەند ڕۆژێکی کەمە ئەو هەموو زیندانەی سیدنا و ئەوانەی تر بشکێ لەو ژوورە تاریک و ژێر زەمینە تاریکانەوە خەڵک بهێنرێ و بە ڕۆژی ڕووناکی ئازادی شاد بکرێتەوە. کەواتە تۆش ئەگەر لە زیندانی ژیاندا بووی بە ڕۆژ خەمت هەبوو وامەزانە شەو بەردەوام دەبێت لەوە چێت لە ئێوالیدا بارودۆخ بگۆڕێ. ئەگەر بە شەو خەمت هەبوو بەویستی خوای گەورە لە ڕۆژە بارودۆخێک دێتە پێشەوە کە زاڵمێک لە ناو دەچێ کە دەرگای ڕەحمەتی خوال لەسەر دەکرێتەوە هەرگیز ناومێد مەبە. ڕەشبین مەبە ئەی مەزلوم، دڵنیا بە زاڵم لە ناو دەچێ. ئەی دڵ شکێنراو دڵ شکێنەکەت دڵی دەشکێ. ئەی ماف خوراو ڕۆژگارێک دێتە پێشەوە ئەو کەسەی ستەمی لێ کردووی مافی خواردووی وەڵڵاهی خۆزگەت پێدەخوازێ تۆ بە ڕۆژی ئازادی خۆت و سەربەستی خۆت دەگەی. نزیکە دڵی بەرامبەر نەرم بێ و بە دڵخوازەکەت بگەی ناومێد مەبە. نزیکە دەرمانی دەردەکەت بدۆزرێتەوە ئەی نەخۆش قەت ناومێد مەبە. ئەمڕۆ دەرمانی نەخۆشیەکەت نییە ڕۆژ بە ڕۆژ زانستی پزیشکی پێش دەکەوێ گەشبین بە كل يوم هو في شأن. پەروەردگار هەموو سات و کاتێک لە گۆڕانکاریدایە و کاروباری بەندەکانی ڕایی دەکا دەرمانی نەخۆشیەکەت نزیکە بدۆزرێتەوە. نزیکە ئەو دکتۆرەی دەستت پێی ناگا خۆی بێتە بەردەمت. نزیکە کێشەکەت حەل ببێ و ئەو گرفتاری کەوا دەزانی قەت چارەسەر نابێ خوای گەورە زۆر بە ئاسانی بۆت چارەسەرکە. کەواتە ئەم وتارەش دیاری خوای پەروەردگارە بۆ تۆ. لە پرۆگرامی کلیلەوە ئینشاءڵڵا ئەم بەرنامەیەش دیارەکی خوای پەروەردگارە بۆ من بۆ تۆ لەژێر تیشکی ئاەتەکانی قورئاندا پێمان دەڵێ بێکار دامەنیشە هەوڵ بدە دوای تەواوی هەوڵ و ماندووبوونی خۆت کارەکەت وەکو پێویست نهاتە پێش ڕەشبین مەبە ناومێد مەبە. لە تنگانەدا هەرگیز چاویلکەیەکی ڕەشبانە هاتە سەر چاوت دنیا بە ڕووناکی و بەگەشی ببینە دڵت خۆش بێ بە وعدی خوای پەروەردگار كل يوم هو في شأن. بەڵام تۆش يسأله من في السماوات والأرض لەگەڵ هەموو دروستکراوەکانی ئاسمانەکان و زەویدا داوای ڕەحمەتی خوای پەروەردگار بکە و هەمومان داواکارین لە خوای پەروەردگار کە دەرگای ڕەحمەتمان لێ بکاتەوە. ئینسانێکی چالاک بین ئینسانێکی بە هەڵوێست بین ئینسانێک بین بە دووی فەزلی خوای پەروەردگارە بگەڕین لەسەر ئەو سونەنە کەونەی کە خوای گەورە دایناوە لا نەدەین با حاڵی خۆمان و منداڵەکانمان چاکەین شەو پشووی تەواو بدەین ڕۆژ بە هەوڵ و هیممەتەوە خەریکی کاری جوان بین کارەکانیش بسپێرین بەخوا خوا هەرگیز کەس ناومێد ناکە.